سڵاوتان لەبێت وام کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوڕێنی هاوکارم هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەوڵەکانی ئەمڕۆ پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەوڵەکان. ناڕەزایەتی شارۆمەندانی خەڵکی سنان لە ئاسپڕینی بەردەوامی بەر، ڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی ڕەزا ڕەسایی لە سەحنە، سەپاندنی سزای زیندان بەسەر حکمەت ئەمیری لە دێولان، هێرشی چەکدارانی ڕژیمی سووریا بۆ سەر هێزەکانی قەسەدا لە دێرەزور، مانگرتنی بەردەوامی کرێکارانی ئەرکان سالس و شرکەتی نەوت لە پارسی جنوبی، کۆبوونەوەی گەورەی خانەنشین کراوان لە بەندەرەباس، درێژەی مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان، هێرشی هێزەکانی هێزامیەکان بۆ سەر ماڵی ئیسماعیل گرامی لە تاران، و شەپۆلی سەرکوت و دەست بە سەرکردنی چالاکانی مەدەنی لە ئێران. درێژەی هەواڵەکان. ناڕەزایەتی شارۆمەندانی خەڵکی سنان لە ئاسپڕینی بەردەوامی بەرق بە پێی هەواڵی گەشت و شارۆمەندانی دانیشتووی شاری سنە لە ئاسپڕینی بەردەوامی بەرق ناڕەزایەتیان دەربڕیوە. بەو تێ هاوڵاتیان ماوەی چەند ڕۆژانە گەڕەکە جیاوازەکانی شاری سنە دەبڕدرێت و بڕینی بەردەوامی کارەبا خەڵکیە و شارە وەزاڵە هاوردووە. بە پێی زانیاریەکان بڕینی بەرق زۆرتر گەڕەکە هەژارنشین و پراوێزنشینەکانی شاری سنە دەگرێتەوە کە لە ئیمکاناتی ڕفاهی بێبەش و لە دۆخێکی سەختدا ژیان بەسەرەبە. دانیشتوانی شاری سنە دەڵێن پەیوەندیکردنیان بە ئیدارەی بەرقەوە ئاکامێکی نەبووە و هیچ بەرپرسێکی ئەو شارە وەڵام دەرەوەیان نەبووە. بەڕێوەچوونی مەراسمی پرسە و سەرخۆشی ڕەزا ڕەسایی لە سەحنە. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ مەراسمی پرسە و سەرخۆشی ڕەزا ڕەسایی بەندکراوی ئێعدام کراو لە شاری سەحنە بە بەشداری بەرینی خەڵکی ئەو شارە بەڕێوەچوو. بە پێی زانیاریەکان هێزامنیەتیەکانی ڕژیم لە دەوروبەری خانووی بنەماڵەی ڕەزا ڕەساییدا جێگیر و بەشێک لە مامورانی ڕژیم بەردەوام هۆشداریان بە خەڵک داوە کە ئەبێ بە زووترین کات شوێنەکە چۆڵ بکەن. ڕەزا ڕەسایی لە دەست بە سەرکراوانی شۆڕشی ژینە ڕۆژی 16 گەلاوێژ بە نەهێنی و بەبێ دوایین دیدار لەگەڵ بنەماڵەکەی لە سێدارە درا و ئەو جەنایەتە کاردانەوەی بەرینی کۆمەڵگای جیهانی لێکەوتێتەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر حکمەت ئەمیری لە دێولان. حکمەت ئەمیری شارۆمەندی خەڵکی دێولان لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە 42 مانگ زیندان مەحکوم کراوە. بە پێی راپۆرتەکان حکمەت ئەمیری لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی دێولانەوە بە سەرۆکایەتی قازی ڕۆستەمی ئەحقەر بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم بە 42 مانگ زیندان مەحکوم کراوە. شایانی باسە کە 36 مانگ لەو سزایە تعلیق کراوە. هێرشی چەکدارانی ڕژیمی سووریا بۆ سەر هێزەکانی قەسەدا لە دێرەزور. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ هێزەکانی ڕژیمی ئەساد هێرشیان کردە سەر سەنگەرەکانی قەسەدا لە دێرەزور و پاشەند کاتژمێر شەڕ و پێکدادان ناچار بە پاشەکشە بوون. بەوتێ بەرپرسانی خۆبەڕێوەبەراتی ڕۆژاوای کوردستان لە شەڕ و پێکدادانی نێوان چەکدارانی بەشار ئەسەد و هێزەکانی سووریای دموکراتیک لە دێرەزور 18 چەکداری ڕژیمی سووریا کوژراون و بریندار بوون. شانی باسە کە شەوی سێشەممەش هێزەکانی ڕژیمی سووریا بە چەکی قورس هێرشیان کرد بۆ سەر چەند گوند و لە ئەنجامیە و هێرشەدا 2 کەسی مەدەنی گیانیان لەدەستدا و 7 کەسی دیکەش بریندار بوو. مانگرتنی بەردەوامی کرێکارانی ئەرکان سالس و شرکەتی نەوت لە پارسی جنوبی. بەیانی ڕۆژی پێنجشەممە 18 گەلاوێژ کرێکارانی ئەرکان سالس و شرکەتی نەوتی شاغڵ لە پاڵاوگەکانی پارسی جنوبی بۆ چەندومین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی ناڕازی خوازیاری پێداچوونەوە بە گەڵاڵەی پەسەندکراوی شۆڕای باڵای کار وەلانانی شرکەتی پەیمانکاریەکان گەڕانەوەی حوجەت ڕەزایی بۆ سەرکار پێدانی مەرەخەسی و پەرداختی حەقی کەمپ بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان تەزمینی ئەمنیەتی پیشەیی شۆفێرانی بەکرێگرت و بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و گۆڕانی گرێبەستەکانیان بوو.
کۆبوونەوەی گەورەی خانەنشینکراوان لە بەندەرەباس. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ. خانەنشینکراوانی تامینی ئیجتماعی، کشوەری، لەشکەری، فەرهەنگی و مخابرات لە کۆبوونەوەیەکی گەورەدا لە بەردەم ئوستانداری هۆرمۆزگان کۆبوونەوە. خانەنشینکراوانی ناڕازی خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی مەزایای خانەنشینی، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. درێژەی مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ چەندومین ڕۆژی بەردەوام هاوڕێ لەگەڵ خێزانەکانیان لە فەلەکەی خۆراسگان کۆبوونەوە. ماوەی زیاتر لە یەک هەفتەیە کە کەشاوەرزانی ئیسفەهانی هاوڕێ لەگەڵ تراکتۆر و بنەماڵەکانیان لە مەیدانی خۆراسگان مانیان گرتووە. کەشاوەرزانی ناڕازی بە لێدانی خێوەت خوازیاری پێدانی حەق ئاوە، قەرەبووکردنەوەی زیانەکانیان، تەزبینی کڕینی بەرهەمە کشت و کاڵیەکانیان بە نرخێکی گونجاو و بڕینی دەستی دەڵاڵە حکوومەتیەکان بوو. دەست لە کارکێشانەوەی کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسن لە قشم. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ کرێکارانی شاغڵ لە کارخانەی توانەوەی ئاسنی قشم لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. کرێکارانی کارخانەی توانەوەی ئاسنی قشم لە ئاس هەڵسوکەوتی بەڕێوەبەرایەتی شرکەت و بێڕێزیکردنی بە کرێکارانی ئەو ناوەندە ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری پێدانی حەقدەست و مەزایای دواخرا و زیادکردنی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوو. گیان لەدەستان و برینداربوونی چوار کرێکار لە کەرەج و یەزد. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ سێ کرێکاری بیناسازی لە یەزد بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانیان لەدەستا و کرێکارێکی خەڵکی کەرەج لە کاتی کارکردندا بریندار بوو. بە پێی زانیاریەکان سێ کرێکاری خەڵکی ئەفغانستان لە کاتی کارکردن لە بینایەکی نیوەکارە لە یەکێک لە گوندەکانی یەزد بەهۆی ڕووخانی دیوار بە سەریاندا گیانیان لەدەستاوە. لەلایەکی دیکەشەوە کرێکارێکی خەڵکی کەرەج لە کاتی دامەزراندنی تابلۆی تەبلیغاتی بەهۆی بەرەقگرتووی بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. هێرشی هێزە ئەمنیەکان بۆ سەر ماڵی ئیسماعیل گرامی لە تاران. ڕۆژی چوارشەممە هەفتەی گەلاوێژ مەئمورانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم لە شاری تاران هێرشیان کردە سەر ماڵی ئیسماعیل گرامی، چالاکی کرێکاری خەڵکی ئەو شارە و ناوبراویان بانکێشتی ئەو ناوەندە ئەمنیەتیە کرد. بە پێی زانیاریەکان مەئمورانی وەزارەتی ئیتلاعاتی ڕژیم بە شێوەیەکی وەحشیانە و بە توند و تیژیەوە هێرشیان کردوەتە سەر بنەماڵەی گرامی و کۆمەڵێک لە کەلوپەلە شەخسیەکانی ئەو چالاکە کرێکاریەیان زەوت کردووە. هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم هەڕەشیان لە بنەماڵەی ناوبراو کرد و ڕایانگەیاند کە ئەگەر ئیسماعیل گرامی لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا خۆی بەو ناوەندە ئەمنیەتیە نەناسێنێت دەست بەسەر دەکرێت. شەپۆلی سەرکوت و دەست بەسەرکردنی چالاکانی مەدەنی لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 14 سوختبەر چالاکی مەدەنی و ئەندامی بنەماڵە دادخوازەکانی ئێران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتەکان 7 سوختبەر لە شارستانی نیمڕوزی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لەلایەن سوپای پاسدارانەوە دەست بەسەر و دەست بەسەر ئۆتۆمۆبیلەکانیان داگیراوە. لە شارستانی قەلعەگەنج دوو هاوڵاتی بەلوچ بە ناوەکانی پێنجشەممە و حسین تورکەمانی کە پێشتر لە ئاز چالاکیەکانی مەعدەنی مسی ڕەمشق ناڕەزایەتیان دەربڕی بوو لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە ڕفێنراون. لە شاری پۆلدەشت چالاکێکی مەدەنی بە ناوی عەلی محەممەد زادەگان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگوێزراوە. لە ڕەشت برای مهران بەسیر تەوانە گیانبەختکردووی شۆڕشی ژینە بە ناوی مەیسەم بەسیر تەوانە لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە ڕفێنراوە و مێرداد بەختیاری مامۆی پویا بەختیاری لە گیانبەختکردوانی شۆڕشی خەزەڵوەرینەوە دووهەشت دەست بەسەر کراوە. هەروەها لە شاری کرمان شارۆمەندێکی بەهایی بە ناوی مەتین فەهەندش سعدی بە هۆکارێکی نادیار دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە.
دواهۆڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی ئێرانیان ئازادی خواز لە ئاڵمان. ڕۆژی سێشەممە و چوارشەممە 16 و 17 گەلاوێژ ئێرانیان ئازادی خوازی دانیشتی وڵاتی ئاڵمان لە درێژەی کارزاری نا بۆ ئێعدام لە شاری فرانکفۆرت کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی ئاڵمان بە بەدەستەوە گرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم و ئەو بەندکراوانەی ئێعدام کراون دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوتەوە. بەشداربوونیەوە ئاکسیۆنە خوازیاری کاردانەوەی کۆمەلگای جیهانی لە ئاست جنایەتەکانی کۆماری ئیسلامی و چڕترکردنەوەی گوشارەکانیان بۆ سەر ڕژیم بە مەبەستی ڕاگررتنی سزای سێدارە بوون. خۆ پیشاندەران هەروەها داوایان لە نەتەوەی گرتووەکان کرد هەوڵەکانی بۆ ئازادی بەندکراوانی سیاسی لە ئێران بخاتە گڕ و سزا بەسەر بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی ڕژیمدا بسەپێنێت. بەڵازان خۆشەویستان گەشتیواڵەکانی ئەمڕۆتان پێشکەشکرا فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.